ئایا دەزانیت کۆریای باکوور داوای 1000 ئۆتۆمبیلی ڤۆڵڤۆی لە سوید کرد، بەڵام 39 ساڵە تا ئێستاش پارەکەی نەداوە. کیم سۆنگ ئون باپیری کیم جۆن ئون داوای لە سوید کرد ئەو ئۆتۆمبیلانە بنێرێت بۆ کۆریای باکوور، بەڵام دەسەڵاتدارانی کۆریا تا ئێستاش یەک فلسی ئۆتۆمبیلانیان نەداوەتەوە بە حکوومەتی سوید. 1000 ئۆتۆمبیلی ڤۆڵڤۆ لە بەرامبەرکردنەوەی باڵیۆزخانەی سوید لە کۆریای باکوور. هەموو ساڵێک سوید دووجار بەفەرمیت کاوڕژا لە کۆریای باکوور دەکات و دەڵێت بەڕێز کیم جۆن ئون پیاوی چاک بن و پارەی ئەو ڤۆڵڤۆیانەمان بۆ بنێرن. 28 ساڵ لەمەوبەر ڕۆژنامەنووسێکی ئەمریکی بە ناوی لێهنەر ئۆتۆمبیلێکی ڤۆڵڤۆی مۆدێل 144 سویدی لێ دەخڕی. لێهنەر لە ئەرکێکی ڕۆژنامەنووسیدا بوو بۆ ڕۆژنامەی وۆڵ ستریت ژۆرناڵ لە کۆریای باکوور. وەک خۆی دەڵێت لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلەکەدا ڕێگاکە زۆر چۆڵ بوو. شۆفێری ئۆتۆمبیلەکەم بە ئارەزوو خۆی لەم بەری شەقامەکە بۆ ئەو بەری شەقامەکە لی دەخڕی. ئەمە ئەگەر لە وڵاتێکی تردا بووایە کارە ساتی لێ دەکەوتەوە، بەڵام لە کۆریای باکووردا ژمارێکی کەمی ئۆتۆمبیل لە ڕێگاکەدا هەبوون، هەر شۆفێرە و هێڵێکی شەقامەکەی بەردەکەوت. ڕۆژنامەنووسەکە دەشڵێت ئێمە وەک ڕۆژنامەنووس شۆفێرێک و وەرگێڕێکمان لەگەڵدا بوو، لەو ماوەی پێکەوە بووین وەک خێزانێکمان لێ هاتبوو، بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە چۆن و بەچی ئۆتۆمبیلی ڤۆڵڤۆی سیدان گەیشتۆتە کۆریای باکوور. وا دیار بوو لەهنەر هەندێک قسە و باسی لەبارەی ئەم بابەتەوە بیست بوو. ئەو ڕۆژنامەنووسە دەڵێت یەکێک لەو چیرۆکانەی کە بەرگوێمان کەوت ئەوە بوو دەسەڵاتدارانی کۆریای باکوور و ئۆتۆمبیلانەیان کڕی بوو، بەڵام دوایی پارەکەیان نەدابووە بە کۆمپانیاکە. ڕێکەوتنا شکست خواردوەکەی ڤۆڵڤۆ چییە؟ چەندەیەک لەمەوبەر لە ساڵی 1974 کاتێک ڤۆڵڤۆی 144 دروستکرا، حکوومەتی سوید چاوی لەوە بوو بازاڕی ئۆتۆمبیلەکانی فراوانتر بکات. کۆمپانیەکانی سوید بە هەموو بیرکردنەوەی خۆیانەوە شوێنیان دەست نەکەوت ئۆتۆمبیلەکانیانی تیا ساخ بکەنەوە بازاڕەکانی کۆریای باکوور نەبێت. لە ئەناوەڕاستی ساڵی هەفتەکان کۆمپانیەکانی هەناردەی شتومەک ڕێکەوتنێکی گەورەیان ئیمزا کرد بۆ هەناردەکردنی زۆرترین بەرهەمی پیشەسازی سوید بۆ کۆریای باکوور کە لە ناویاندا 1000 ئۆتۆمبیلی ڤۆڵڤۆ هەبوون. بە گوێرەی خەمڵاندنەکانی کۆمپانیای سوید، کۆریا لەو کاتەدا بازارێکی گونجاو بوو بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان. لەو کاتەدا بارودۆخی کۆریا زۆر خراپ نەبوو. هەروەها لە دوای شەڕی ناوخۆ نیمچە دوورگەی کۆریاوە، کۆریای باکوور سەرقاڵی بەگەڕخستنەوەی ئابوووریەکەی بوو. بەرپرسانی کۆریا لە هەوڵدا بوون ئابوووریە لەرزۆکەکەیان بخەنەوە سەرپێ، بەڵام لە بێبەختی سویدیەکان وا دەرنەچوو. لەو سەردەمەدا کۆمپانیەکانی سوید بە بەهای نزیکەی 7 ملیۆن دۆلاری ئەو کاتە بەرهەمیان ڕەوانەی کۆریای باکوور کرد. بە جۆرێک کۆمپانیەکانی سوید هانی حکوومەت و وەزیری دەروەیان دەدا تا دیبلۆماتکارێک بنێرنە کۆریای باکوور. بەو بۆنەوە حکوومەتی سوید لە ساڵ 1975 بۆ یەکەم وڵاتی ڕۆژاوا کە بۆ یەکەم جار کۆنسوڵخانە لە پیۆنگیانگی پایتەختی وڵاتە بکاتەوە. ئیرێک کۆرنێل ئەو دیبلۆماتکارە بازمونەی سوید بوو کە پرسوڕای پێکرا بۆ کردنەوەی کۆنسوڵخانەکە، وەڵامی ئەویش بەڵێ بوو خۆشی بوو بە پاڵوێست. کۆرنێل ئەو کاتێک کە دەبێتە کۆنسوڵی سوید لە کۆریا دەربارەی ڕەوشی کۆریای باکوور لەو سەردەمەدا دەگێڕێتەوە و دەڵێت وڵاتێکی چۆڵ و هۆڵ بوو، سەرما و بەفر و ڕەشەبایی بەهێز ناسنامەی کۆریای باکوور بوون. ئێمە کە هاتینە پیۆنگیان دەبوایە ژیان لە سەرەتاوە دەست پێ بکەینەوە. کۆرنێل بەردەوام دەبێت لە گێڕانەوەکانی و دەڵێت نە ڕێستۆرانت نە شوێنێکە بوو قاوەیەکی لێ بخۆیتەوە. ئەوەی دەستمان پێ ڕادەگەیشت ئەوە بوو لە ئۆتۆمبیلێکی ڤۆڵڤۆ ئێواران فڕێکی ناو شار لێ بدەین. ئەوە تاکەشت بوو کەمێ دڵمانی پێخۆشکەین. کۆرنێل یەکێک لەو کارانەی تر کە پێویست پێدرا بوو جیا لە ئەرکەکەی وەک دیبلۆماتکارێک بریتی بوو لەوەی چاوێک بگەڕێت بە ئابووریە وڵاتەدا. ئاخۆهی ئەوەیە هیوای لەسەر هەڵچنرێت و ببێتە بازارێک بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی وڵاتی سوید. ئەو دەڵێت ڕەوشەکە جێگای دڵخۆشی بوو دەکرا ئومێدی لەسەر هەڵچنرێت. بەڵام دوای ماوەیەک لەکردنەوەی کۆنسوڵخانی سوید لە کۆریا، ئاڵۆگۆڕی بازرگانی نێوان کۆریای باکوور و ڕۆژئاوا بە تەواوەتی دەوەستێت. کۆریا یەک فلسی ئەو پارانان نادات کە پێویست بوو بیدات لە بەرامبەر ئەو کەرەستانی لە سویدەوە هاوردەی کردووە، تاوەی کاتی دانەوەی پارەکە زۆری بەسەرتا تێپەڕ دەبێت. قەرزەکانیش بەهۆی دواکەوتنیان لە دانەوەیان سوودەکەیان زۆر زیاتر دەبێت. دواتر ئەوە بە تەواوەتی ڕوون دەبێتەوە کە حکوومەتی کۆریا توانای دانەوەی پارەکانی سویدی نییە. لە ساڵی 2007 ژانسێکی سویدی ئاماژەی بەوە کرد قەبارەی قەرزی کۆریای باکوور کە پێویستە بیداتەوە بە وڵاتی سوید لە ئێستادا دەگاتە نزیکەی 322 ملیۆن دۆلاری ئەمریکی. ئەو ئاژانسە دەڵێت هەموو ساڵێک سوید دووجار داواکاری فەرمی بۆ کۆریای باکوور دەنێرێت بۆ دانەوەی قەرزی ئۆتۆمبیلە ڤۆڵڤۆکان کە هاوردەی وڵاتەکەی کردوون، بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێت کۆریای باکوور مێشمیوانی نییە و ئامادە نییە فلسێکی و پارانە بداتەوە. ناردنی 1000 ئۆتۆمبیلی ڤۆڵڤۆی سویدی لە ساڵانی هەفتەکان بۆ کۆریای باکوور ڕەنگە بەهای و پەیوەندیە دیبلۆماسیە نەبێت سوید لەگەڵ کۆریای باکوور تا ئێستاش هەیەی،
لەو سەردەمەدا دیبلۆماتکاری سویدی کۆرنێل توانی هەندێک کەناڵی دیبلۆماسی لەگەڵ کۆریای باکوور بکاتەوە. ئەم دەواازەی پەیوەندیانەش تا ئێستا بەردەوامە و کۆنسوڵخانەی سویدیش لە پیۆنگیانگ هەرکراوەیە. بەمەش سوید بە ڤۆلڤۆکان توانیوێتی خۆی لە هەر هەڕەشێکی دیکتاتۆرەکانی کۆریای باکوور بپارێزێت، بە تایبەتیش کیمی سەرشێت.